ئەتو هەندێک پارەی تێکە جاقەمت نەبێ من هەموو ماگان هەندێک پارێ زیادە وەسوس دەم بەڵێ قسەی پیاوان سەنەدە خەڵک کەوتە سەر سازی عەلی کوردەواری دەڵێ شاتی فریای من کەوتی کوڕەکە خەریب تۆش مامۆستا مامۆستا کاکەمان دوێ بە چاکی حواڵت چۆنە سەلامەتی باشی حواڵ باشە دەکەیدە والله لە ماڕە ڕۆژ ماتم بەرکەتی جۆکی بۆ حیبینە قەل ساغێت ئەرێ هەری شەکشم پێت بوو کاسپێکمان بەدەستەوە هەندێک پارەت نییە ئەگەر بە قەرز مێدەی کاک محەممەد پارەی بە قەرز نادە بارێ بە قەرزانی خۆ قابل لە کابراایکیوانی و ئینشاڵڵا قەرزەکەش دەدەمەوە کاک محەممەد تەرز زوفەکەی وای لێ هاتوو خەڵکەکەم وا گۆڕاوە زۆر زەرم ئەو پاڵ بە قەرز دەدا کابرا نایداتەوە یان بدات و زۆر پێدەچی زۆر ماندوو دەکە پارەم لەکرە خۆ باش دەی خەمە ترسیەوە ئەستارە بۆ شتێکە نەکەین ئەمە هەر کاسپێکەکەم وایە ئیسفادە چاکی هەیە لەو پارەکەمی نادەی ئیسفادەکەش بە تو دەبڕێ چۆن پارێ تو دەم ئەتو بێنە هەندێک پارەی تێکە لەو کاسپیەی ئێستا مەسەلەن تو دەفتەرێکی مێدەی دەفتەرنیەک توێ دەمەوە ئەدا دەفتەرەکەی خۆت هەلەجێی خۆت و هەموو مانگان پارێکی زیادێتە سەر کاسپێکەی پارەکەی تو هەلەجێی خۆ نا پارەکە ناتوڕەجێی خۆ ئەو شاقەندیلەی بڕوخێ دڵنیا بە من ناڕۆمەوە کاسپێت و هەلەجێی خۆی ناڕوخێت کەفیل لەگونسینێک دەمەدە کەفیل شتێک دەدێ ئێستا لە بۆ دەبێت سەر کەفیل و کەفیلی بۆ چێکاکەم بەخۆ کەفیلم تۆزەک زێ گومانە گومانمان نانە گوم ئەم لێ دەزانم لە کاسبەکە لێ ئینسانەکە لێ بزانانی لە کاتە توی سان لی ناسانی خۆتەوە سەردە من نەماوە تو بڵێ بە تەور و بێڕ بەشان و پیلان دۆڵەمەند دەبی یان پارێت دەستێ کاسپی ئێستا بە حەقڵا دەکرێت بەلێ زان پارەی تو هەل لە جێی خۆیە خەم ئێوە نەبێ پارەی خۆش هەل لە جێی خۆیە وڵای بابیرێکی پرسێکش مامۆستای بکەن دوێ مامۆستای بینم زۆر چاکە جا باشە ئەو سەر لەو لا ڕەتی بە مەدرسەی مامۆستای وڵای پێدەچی هەو بێت ئێجاگە هات ئەسە پسەر لێ بیەکە ئەوە هات باشی ئێجا حەزەکەی وەرە با ڕایگرین بەرەوەڵەوە با ڕایگرین کوڕە نام نازانم ئەگە کێشی تیانێ بەڵام بە هەر ڕایگرین با توش دڵنیا بێ دڵنیا مامۆستا عليكم السلام ورحمة الله مامۆستا گیان وڵا پرسیارێک نەبوو سلام عليكم عليك السلام ورحمة الله مامۆستا باشی هەڵ باشە سلامەتی سلامەتی پرسیار ئەرێ وەڵای پرسیارێکشن هەبووتن ئەگەر مەجالتە بێت پرسیارێک تۆ سەر لێ دەرنێت چاق پرسێک مامۆستا بکەم زانم مە تو دەڵی چی لە خزمەتدان با بچینە سەر ئەو کەندەی جەوێکی وەرگرن سەر کەندێکی زۆر چاک مامۆستا وڵا پرسیارەکەن ئەوە بوو کاک محەممەد هاتۆ دەڵێ پارەم لێدا مانگانە قازانز دەدەمێ پارەی میشە لە جێ خۆ دەبێ نافۆتێ ئەمیش باش سەر لێ دەرنەدەچووتم چۆنی پارە دوێدا یعنی هەر ئەو کاسپێکا پێ دەکەم ڕاستی ئێستا بڵێن ئەو پارەوە من دەدا ئەمیش مانگانە لەو خێرێکە دەیکەم یعنی دەفتەرێک هەر لە شوێنی خۆ بێ و قازانشم دەدا دوایی مەسەلەن بۆ نمونە مانگی دە وەرەقەشت لەو دەفتەری قازانجی بلاتێ قازانجی داوا کەفیلی دەکەم دەڵە کەفولیش توانە لە بە خۆ کەفیل مهمیش قسەی پیاوان سەنەدەوە هیچی ناوێ باشە ناترسەیلەوەی بڕوخەی زەرهەر بکەی ماڵەکەت بسووتێ لی دڵنیامە لە کاسپێکی زەرهەرێک بەو لایدا خۆ زۆر کەس تۆ تێویش دەڵێ خەندە بڕوخێ من ناڕوخێم کوڕە خۆ زۆر کەس کوتیان کێوە ڕۆژ بڕوخێ فلان کەس ناڕوخێ و فلان کەس تەنکەری نەوتی لە ڕێە و نازانم چی هەیە و کەسی دوایی کێوە ڕۆژەوە هەر لە شوێنی خۆیەتی ئەو کەسە ڕووخا و خەڵکیز بوو بە سەپانی پوشێ و کەوتە سەرسازی عەلی ئەو معاملاتانە زۆریان ئەوەیە کابرا زەرەر دەکات و سەرڕای ئەوەش ئەوە جۆرێکە لە ڕیبا و بگرە ئەسڵی ڕیبایە و ڕیباش پیسترین معاملە و خراپترین شتێکە کە ئینسان بیخوات لە ڕاستیدا با کورتەیەکی باسی ڕیبای بکەم کە چەند خراپە و چەند شتێکی پیسە یەکەم ڕیبا پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی لێ کردووە لعن رسول الله صلى الله عليه وسلم آكل الربا پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی کردووە لەو کەسەی کە ڕیبای دەخوات لەو کەسەی کە نووسەرەتی لەو کەسەی کە کەفیلەتی لەو کەسەی کە شاهدەتی جاتو بڵێ خێر بە کەسێکەوە بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی لێ بکات دووهەمیان ڕیبا وعدی خدای پەروەردگارە يمحق الله الربا إلا ڕیبا کەم دەکات سەر ئەنجامەکەی تێدا چوونە لە فەرمایشت پێغەمبەری داهاتووە صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک معاملە و ڕیباوی معاملەی ڕیبەیی بکات ڕیبای بخوات إلا سەر ئەنجامی کارەکەی ئەوەیە إلا کەم دەکات إلا ئیفلاس دەنێ و هەرز دێنێ ئەوە ئیعجازی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەرێ لە ڕۆژگاری خۆشماندا نەمان بینی زۆر کەس ئیفلاسی کرد کە معاملەی ڕیبەویان کرد دەماچەیان وەرگرت سیارەیان وەرگرت پارەیان لە خەڵکی وەرگرت کەچی دەماچەکانیش هەروەهمی بوون زۆر شتیان لە خەڵکی وەرگرت بەڵام سەر ئەنجامەکەی چ بوو بینیمان
کاکە وڵای هیچمان نەمای فلاسمان کرد والله ما صمشت قبل ان شاء الله اشتوى ناكن نما زانت اسا بو شوي حرامدنا ان شاء الله قد ندخل الرباش ناكل ان شاء الله جار ڕیبا خاڵێکی مابوو ئەو ڕیبایە دەزانی چییە فأذنوا بحرب من الله ورسوله هەر کەسێک کاری ڕیبەوی بکات معاملەی ڕیبەوی بکات ئەوە ئیعلانی شەڕ لەگەڵ خوا و پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم جا پاشە کەس هەیە توانای شەڕی هەبێت لەگەڵ خوای گەورە لەگەڵ پێغەمبەری پێم سەیرە خەڵک هێشتا لەگەڵ ئەو هەموو هەڕەشەش لەگەڵ ئەو هەموو نمونە واقیعیش کە دەیبینی هێشتا پندوەر ناگریت خوا پەنامەندات مامەستا دەست خۆش وڵای کاک محەممەد ئەو زەر و قازم ناوێ بابوو خۆی من ناوێ قبل اشتوى بكين ان شاء الله قابلەکە محەممەدیشە کە بزانی ئەو هەڕەشەی لەسەر بیکات نابا وشتان ناكل ان شاء الله مرست دست خوش دەستان خۆش بێ و خوای گەورە هەموو لایەکی پارێزراوکە ئینشاءالله باش فریان کەوتی مامەستا لەو تاوانە زۆری